سڵاوی خی گەورەتان لێبێت. من دکتۆر سەیوان کاکە ڕەشەسعەد پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاوی و گۆڕنی جونگە لە تاوەری تەندروستی سمارت. ئەمڕۆ لە زنجیرە بەرنمەیەکدا هەڵدەستین بە وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە تایبەتن بە گۆڕنی جونگەی ئەژنۆ. یەکێک لەو پرسیارانە بریتیە لەوەی ئایا گۆڕینی جونگەی ئەژنۆ چییە و چۆن ئەنجامەدرێت؟ گۆڕینی جونگەی ئەژنۆ بریتیە تەنها لە گۆڕینی ئەو بەشەی جونگە کە داخوراوە. جونگە بریتیە لە شوێنی یەکگرتنی دوو ئێسک. ئێمە لە گۆڕینی جونگە هەڵئەسین تەنها ئەو بەشەی کە ئێسکەکە داخوراوە، تەنها ئەو بەشە ئەگۆڕین و هەڵئەسین بە دانانی مادەیەکی تایبەت بۆ ئەوەی جوڵەی جونگەکە لە دوای نەشتەرگەرێکە ئاسان و شێوەیەکی ئاسایی خۆی وەربگرێ. ئەمە بریتیە لە گۆڕینی جونگەکە. و ئایا گۆڕینی جونگە بۆچی ئەنجامەدرێت؟ واتە ئەو کەسانە چێن پێویستیان بە گۆڕینی جونگەی ئەژنۆ هەیە؟ گۆڕینی جونگەی ئەژنۆ بۆ ئەو کەسانە ئەنجامەدرێ کە تووشی ئازاری جونگەی ئەژنۆ هاتوون بەهۆی داخورانی ئێسکەکانیانەوە. ئەم داخورانی جونگەیە بەهۆی چیەوە تووشە بن؟ یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی داخورانی جونگە بریتیە لە بەتەمەن بوون، واتە تەمەنی زۆر هۆکارێکە بۆ توشبوونی داخورانی جونگە کە پێی ئەوترێ سەوفان لە ناو خەڵکیدا. هۆکاری تریشمان هەیە بۆ سەوفان، لەوانە بەرکەوتنی زەوری دەرەکی کە بێتە هۆی برینداربوونی ئەو پێکاتانی کە لە ناو جونگەکەیان، و هۆکاری تریش هۆکاری ڕۆماتیزمە و یاخود هەندێک هۆکاری کەم هەن کە جارێکی تر دەوریان هەیە لە سەرهەڵدانی سەوفان لەو کەسانەیە. بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین ئەمە ئەو هۆکارانن کەوا وا ئەکات کە نەخۆشەکە پێویستی بە گۆڕنی جونگە هەبێت. خۆشەویستان چارەخوازانی عزیز، بەرنامەی ئەمڕۆمان کۆتایی پێهات. لە بەرنامەکانی داهاتوودا وەڵامی ئەو پرسیارانی ئێوەی ئازیز ئەدەینەوە کە تایبەتن بە گۆڕینی جونگەی ئەژنۆ. خواتان لەگەڵ.